You said Kurdish? The Kurdish people. We should be using the Kurdish. We should be arming. ئیدارەی تازەی ئەمریکا بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ وەک هێزێکی گەورەی جیهانی پشتیوانی تەواو لە کورد دەکات لە ڕۆژئاوادا و پێشکەشکردنی چەک و تەقەمەنیش بۆ کورد لە ڕۆژئاوا سەلمێنەری ئەو ڕاستیەیە و سەرکردەکانی ڕۆژاواش ئەو پشتیوانیە بە گرنگ دەزانن و لە دیبێتێکدا بە ناونیشانی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لە ڕۆژاوای کوردستان کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو ئاڵدان خەلیل باسی لەو پەیوەندیانە کرد. أنا أمريكا جي بروجين ويل سوري ولا هرمي هنا إيما جي تكوشين أكمل برهية دهنك مجارة وك هدفين هفبش شيء دبن دوان مجارين هدفين هفبش دبي جمان جرينج قوفتي كلي هفن لي يعني بردوام كرنا وي سرخستنا وي ام هردم دخوازن يعني تكليب حمد طرف عره بردوام بن نجبو دم كرتي بن ام دخوازن تكليا ما هردم پیش كفن جبوگو ام كاربن تهديدين قول سر شورش آمد چه دبن دری آوان پیوندی آن ره وان تهدیدان بسینور بکن میناک دولت ترک تهدیدان لسر روجاوای کردستان ده که گروپین تندرو تهدیدی ده که وقتی گو هزک بویرنگی پشتگیریه که عسکری و پشتگیریه که سیاسی بکه افجی تشتکی گرنگش بو شورش روجاوا کورد لە ڕۆژاوا هێزێکی سەرەکی پێکدێنێت و پشتیوانیکردنی ئەمریکاش لەو هێزە بۆتە مای خۆشحاڵی کوردی هەر چوارپارچەی کوردستان و مامۆسانی زانکۆ لە شاری سلێمانی ئەو پشتیوانیکردنی ئەمریکا بۆ کورد بە کۆتاییێنانی تێرۆر دەزانن لە سەردەستی کورد. ئەمریکا نایەوێت وەکو دەوڵەتانی ناوچەکە وەکو بەشکرێت دەوڵەتانی ناوچەکە سەیری کوردانی ڕۆژاواکە بۆ نمونە تورکیا کوردانی ڕۆژاوا ئەوێت محاولەی ئەوواکە کە کوردانی ڕۆژاوەکو تیرۆریزم بناسێنێ و بە هەمان شێوەی پەکەکە کوردانی ڕۆژاوا بخێنن لیستی تیرۆری ئەمریکا بۆیە ویلایەتی گورگانی ئەمریکا سوورە لەسەر هاوکاری عسکەری پێشکەش بە کوردانی ڕۆژاوا بکە و بەهێزێکی شەڕکەری کاریگەری ئەزانێت دژی تیرۆریستان دیارەمەش ئەگەری زۆرە لە داهاتووە ئاماژە و لێکەوتەی سیاسیشی هەبێ بەوەی کە بەرداوامی بدا بەو چیانە لە سووریادا. ئیدارەی نوێی ئەمریکا ئەم هاوکاریانی کرد بە فعلی دوایەوە بوو یەکەم هەنگاوی ترامپ بۆ بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان نردنی چەک و تا ڕادەیە کۆمەڵێک ئەسلحەی سەربازی بۆ هێزەکانی سووریای دیموکرات لە نێوانە یەپەکە چونکە ئەم هێزە تاکە هێزی شەڕکەری فعلیە لە سووریا دژی تیرۆر دژی زۆڵم. لە ماوەی ڕابردوودا ئیدارەی تازەی ئەمریکا چەک و تەقەمەنی و پێداویستی سەربازی گەیاندە دەست هێزەکانی سووریای دیموکرات و یەکینەکانی پاراستنی گەل لە ڕۆژاوادا و بەو پێی کە ئەو هێزانە لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆردان و ئەمریکاش وەک هێزێکی سەرەکی بۆ لە ناوبردنی تێرۆر لیان دەڕوانێت کە لە کۆنتڕۆڵکردنەوەی ڕقەی پایتەختی خەلافەتەکەی داعش نزیک بوونەتەوە کاواش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کورد لە بریجیان شەڕی تێرۆر دەکات. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.